سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکان چۆنن باشن؟ ئەییا خوا هەمووتان باش بن دەنگ و باسا چۆنە؟ ئەدەی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لەکوێین؟ ئافەرین موانی حەمەی حەسەن سەربە قەزای کوێیە؟ ئەی قەزای سەیسایەق سەر بە پارێزگای کوێیە؟ یەک چەپڵەی قایم بۆ خۆتان مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەبەرەوەی بۆ یەکەم جارە هاتوومەتە ئەم گوندە جوانە و چاوم بە ئێوەی عەزیزی شەکەوێ ئادەی کێ حەزەکە کە قسەی لەگەڵا بکەم و گفتوگۆ بکەین لەسەر گوندەکەیان هەمووتان؟ زۆر باشە ئەی پێتان خۆشە مناتم بۆ گوندەکەیەوە؟ زۆر باشە ئەدی کوا ئەنەس چۆنی؟ باشی ئەحواڵە چۆنە؟ وەڵا باشم دەنگ و باسە؟ وەڵا باش ئەنەس بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی؟ پۆلی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین ئەنەس بەڵێ لە گوندەکەی ئێوە قوتابخانەی تایە؟ بەڵێ تا پۆلی چەند؟ یەک تا شەش یەک تا شەش ئەی باشە ئەگەر دەرچی بۆ پۆلی حەوت واز لە قوتابخانەیەنی؟ نەخێر ئەی ئەچن لەکوێ خوێنن؟ لە کانی پانکە کانی پانکە زۆر دوورە لێرەوە؟ نەخێر ئەی بەچی هاتوو چووەکەن؟ وەڵا بە پێ بە پێ ئێکەواتە زۆر دوور نییە وایە؟ وایە باشە مناڵ ئەبێ کاتی چوون بۆ قوتابخانە بەسەر شۆستەیە بڕوایان بەسەر شەقامەکەیە بەسەر شۆستەیە بۆ بەسەر شۆستەیە بۆ ئەوەی کە سارە لێ نەدا ئافرین هەر بژی ئەنەزگیان یەک چەمڵی قایمی بۆ لێبەر موسا چۆنی؟ دەنگ و باسە چۆنە؟ ئافرین موسا گیان موسا بەڵێ لە پۆلی چەنی؟ لە پۆلی سێ لە پۆلی سێ ئەی ئافرین هەر بژی موسا بەڵێ باشە پاکڕاگرتنی ژینگەی قوتابخانە گۆڕەپانەکە پۆلەکەی قوتابخانەکەتان ئەرکی کێیە؟ ئەرکی خۆمانە ئەرکی ئێوەی خوێندکارە وایە؟ وای بۆچی ئەرکی ئێوەیە؟ بۆچی ئەرکی ئێمەیە لەبەرەوەی پاک و خاوێن ڕابگرین ئافرین لەبەرەوەی ئێمە تایە خوێنین لەبەرەوەی ئێمە لێرە فێری زانست و زانیاریە بین بۆیە پێویستە لەسەر شانمان کە پاک و خاوێن ڕایگرین وایە؟ ئافرین یەک چەمڵی قایم بۆ موسا محەممەد ئازاد چۆنی؟ باش باشی؟ باش تۆ لە پۆلی چەنی؟ پێنج هەر بژی ئەی ئافرین محەممەد بەڵێ لە گوندەکەی ئێوە داری بەردار چ دارێکی زۆر لێیە؟ وەڵا دار هەنار دار هەنجیر دار تو ئەنانێتی ئەوانەیە مووی لێە؟ بەڵێ ئەی باشە
ئێوە بەرهەمەکانی ئەو دارانە چی لێکەن هەمووی لێکەن و ئەی خۆنیانەشی فرۆشنەوە وڵا شفرۆشن و شخۆین و ئەوانش کەواتە سوودی هەیە بۆ باری دارایشتان وایە بەڵێ ئەی ئافرین هەر بژی محەممەد گیان یەک چەم لێ قایمی بۆ لێن بڕوە چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باش بڕوە بەڵێ لە پۆلی چەنی 5 سێ 5 پێنج ئەی ئافرین بڕوە بەڵێ تۆ لەگەڵ محەممەدا لێک بۆلان بەڵێ ئافرین ئەی باشە ئێوە بێکەوە چە بۆ قوتابخانە بەڵێ ئەی باشە ئەو ڕۆژەی محەممەدی هاوڕێونێتەوە تۆ هاوکاریەکەی لە وانانەکە تێنەگەیشتووە بەڵێ چی بۆکەی ئەڵێم بەیانی ئەو دەرزەمانەیە بە دەفتەر و شتەکەت بێمێ لات بێت سعیدیا بکەن ئەی ئافرین کەواتە گرنگە مناڵان هاوکاری یەکتری بکەن یان نابێ هاوکاری یەکتری بکەن ئەبێ هاوکاری یەک بکەین لەبەرەوەی لەبەر ئەوەی پێویستمان بە یەکتریە وایە بەڵێ دەست خۆش یەک چەم لێ قای بۆ بڕواجیان ئایا چۆنی دەنگ و باسە ئافرین ئایکیا چەند جوان خۆشیان گۆڕیوە هەر بشی ئایا تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو ئەم ساڵ دەرەچی بۆ پۆلی سێ وایە کەواتە خۆ ئامادە کردووە بەڵێ ئافرین ئەی ئایا چیمان پێشکەشەکەی هۆراوە گۆرانی چی ئەزانی ها گۆرانی ئادی گۆرانێکم بۆ بڵێ یەکتە ناخودایە دوو بابودایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێکانم پێنج و دەکانی ئیکلام شەش تاکی لە حەوەسان حەودۆنانی بەیانیان هەشتا بخاشاوەکەم نۆ دەستپێکی وانەکەم تا پاخاشا شاوەکەم وانی کا پێغەمبەرمان وستەی بەهەشتی پێداین یەک دوو سێ چوار پێنج شەش حەوت هەشت نۆ دە هەڕجوانەکاندا دووبارەی کەینەوە یەکتە ناخودایە دوو بابوس ئافرین یەک چەم لێ قایم وایە گیان هەر بشیت ژیلە گیان بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەی ئەخوار باش ژیلە باشە تۆ لە پۆلی چەنی یەک لە پۆلی یەک ئەی ئافرین ژیلە بەڵێ باشە لە گوندەکە ئێوە باخچەی مناڵانی تایە نە یعنی نەچووتەتە باخچە نە ئافرین هەر بژی ژیلە بەڵێ تۆ چەندێ حەزی لە قوتابخانەیە زۆر زۆر ئەی ئافرین هەر بژی ژیلە بەڵێ ئەی گۆرانی مناڵان یان هۆراوە شتێکی لەبەرە نە ئاها ئەدی ژیلە بەدەنگی بەرز بڵێ زیتەڵا بەخێر بێ بۆ گوندەکەمان ڤیتاڵ بەخێر بێ بۆ گوندەکەمان زۆر سپاس یەک چەم لێ قایم بۆ ژیلەگیان ئاسیا بەڵێ چۆنی وەڵا باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئافرین ئاسیا گیان ئاسیا بەڵێ تۆ لە قوتابخانەی بەڵێ لە پۆلی چەنی 6 شەش بەڵێ هەر بژیت ئافرین ئاسیا بەڵێ با پرسیارێ لەسەر گوندەکەتان لە تۆ بکەم بەڵێ گوندی موانی حەمەی حەسەن لە چیەوە هاتووە موان واتای چییە هەمووان چی واتای هەمووانە هەمووان بەڵێ واتە لە هەمووانەوە هاتووە بەڵێ زۆر باشە وەڵی تا ئێسا شتم نەزانی بۆ زانی ئافرین هەر بژی زۆر گرنگە مناڵان ئەوە واتای ناوی گوندەکەی خۆیان بزانن بۆ ئەگەر گەشتیارێک و پرسیاری گوندەکەتانی کرد واتاکەی پێ بڵێن باشە باش یەک چەم لێ قایم بۆ ئاسیا ماریا 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 بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم هەر بژی ماریا گیان ماریا ئەی تۆ لە پۆلی چەنی من لە پۆلی پێنجم لە پۆلی پێنج ئافرین ماریا بەڵێ دوای ئەوەی کە لە قوتابخانە گەڕیتەوە بۆ ماڵەوە چۆن هاوکاری خێزانەکەوەکەی چۆن ئەدی جل و بەرگەکانت چی لێەکەی یەکسەرە چیتە ماڵەوە خەوی ناخێ لەبێ جلو بەرگەکەم لا بڕم دەستم شەم ئەم جاکەنان خۆ ئافرین باشە کە نان و شتە خوارد لەگەڵ خێزانەکەتا هاوکاریانەکەین لە کۆکردنەوەی قاپ و قاچاق و شتەکان باڵێ بۆ لەبەرەوەی هیلاک نەبن ئافرین هەر بژی ماریاگیان یەکچەم لێ قایمی بۆ لێبەر
دەست خۆش هەر بشی هودا بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش هودا گیان بەڵێ ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو بەڵێ ئافرین هودا بەڵێ تۆ کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی دکتۆر دکتۆر ئافرین هەر بشی حەزە لێ ببی بە دکتۆری چی چاو گوێ قورێک لوت چاو چاو ئافرین هەر بشی هودا بەڵێ تۆ چیە زانی پێشکەشماکەی هۆراوە گۆرانی ئادی سمۆرە سمۆرە کلکی زەردە چاوی جوانە و بێگەردە گوێی قوتە پشتی بۆرە وریاوی فێڵی زۆرە ئەی سمۆڕی دارەوە کە زۆر خۆشە بەزیستە هیچ زل شارەوە بیکە کونی دارەوە ئافری یەک چپڵی قایمی بۆ لێبەر دەست خۆش هەر بشی کاکە عەبدول بەڵێ چۆنی باشی ئەحواڵە لا خاسی ئەی خزمان چۆنن خزمانکی خزمانی ئەوایی هەمووی باشن باشە ئەی لەخوا بەزیا بێ کاکە عەبدول گیان جانارە خۆش بێ ئەوە تۆ لە پۆلی چەنی پێنج پێنج ئافرین هەر بشی کاکە عەبدول بەڵێ باشە خەڵکی ئاوایی لێرە ئاژەڵداریەکەن بەڵێ چی بەخێوەکەن مەڕ و مانگا و مەڕ و مانگا و ئەی بزن بزن ئەی فیل بەڵێ فیل ناوەڵە فیلتان نییە لێرە ناوەڵە بڵە خۆێرە هندستان نییە فیلی لێبێ وایە وای کاکە عەبدول بەڵێ باشە بەرهەمی ئەو مەڕ و مانگا و شتە چی لێکە ناوەکو شیر و پەنیر و ئەو شتانە بۆ فرۆشتن بۆ فرۆشتنەوەیە بەڵێ کەواتە سوودی هەیە بۆ خەڵکی ئاواییەکە وایە بەڵێ ئێوە ئاژەڵتانەیە لە ماڵەوە بەڵێ چیتانەیە مانگا مانگا ئافری زۆر زۆر باشە پێویستە خەڵکی گوندەکان ئاوا گرنگی بن بە ئاژەڵداری لەبەرەوەی سەرچاوەیەکی داهاتی باشە وایە وای ئافری یەک چەپ لە بۆ کاکە عەبدول گیان دابان چۆنی وەڵا باش ئەحواڵە چۆنە وەڵا عیبمانی دابان گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی لە پۆلی پێنج لە پۆلی پێنج بەڵێ زۆر زۆر باشە دابان بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵەکەن بەڵێ کشت و کاڵەکەن بەڵێ چی و چیە چێنن گەنم و جۆ و باقلە تەک بامێ هەرە و دوانە ئادی تەک مناڵەکە لۆبیا و تەماتەش. چیترە زانێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵ چیترەکەن من ئادی من ئادی گەنم. دەی جۆ جۆ پاقلە. چی پاقلە پاقلە ئافرین ئەی هینەکەن گەنمە شامی بەڵێ گەنمە شامی شەچێنن بەڵێ زۆر زۆر باشە ئافرین لەشتا ساق بێ پێویستە ئێوە لە کاری کشت و کاڵا هاوکاری خێزانەکانی شتا بکەن وایە ئافرین یەک چەپ لە بۆ دابان و ئەوڕەکانی نازار بەڵێ چۆنی باشە ئەحواڵە چۆنە باشە ئافرین نازدارگیان نازدار بەڵێ ئەی باشە تۆ لە پۆلی چەنی دوو لە پۆلی دوو نازار بەڵێ کێ لە پۆلەکەتانە هاوڕێتەوە لەگەڵ تا ئێستا هودا لەنیا هۆنیا ئایا ئافرین باشە ئێوە ڕۆژانە بێکەوە یاریەکەن بەڵێ چی یاریەک زۆرەکەن ڕاوڕاوین و چاسارکێ باشە ئێوە قەت شەڕەکەن بێکەوە نەخێر ئەی باشە شەڕکردن لەگەڵ مناڵەکانە کارێکی ڕاستیان ئەڵێ هەڵەیە کارێکی ئەڵێ نابێ ئەمە شەڕکەین وایە وایە ئافرین یەک چەپڕێک قایم بۆ نازارگیان ڕێناس بەڵێ ڕێناس چۆنی باش باشی بەڵ ڕێناس بەڵێ ئەو بۆ دەنگەوەنە نسبە چۆنی باش باشی بەڵێ ڕێناس تۆ لە پۆلی چەنی پێنج پێنج بەڵێ ئافرین هەر بشی ڕێناس بەڵێ کاتێک کە پشوو ئەبێ دەوامتان نابێ تۆ زیاتر کاتەکانی خۆ بەچی بەسەرەبەی سعی کردن هەر لە پشووی هاوین و لەو کاتانەیە کتێب خوێندنەوە کتێب خوێندنەوە یعنی حەزت لە خوێندنەوەی چیرۆکە و شتانەیە بەڵێ منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆ هێناون ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە
ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە زانیاری گشتی تایە هەموو شتێکی تایە منیش بۆ مێناون بە دیاری باشە باش بۆ وایە بکە هەمووتان بیخوێنەوە سوودی لێ ببینن باش باش ئافرین چەپڵێکی قای بۆ ڕێناس سایە چۆنی باش ئەحواڵە چۆنە وڵا باش ئەی یاخوار باش بی سایەکیان سایە بەڵێ ئەوە تۆ لە پۆلی چەنی کار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی سایە بەڵێ لە قوتابخانە فێری هۆراوە شت بووی بەڵێ ئادی وەراوەیەکی قوتابخانەتم بۆ بڵێ قوتابی گیر ئێمە قوتابی گیرین خاوەنی خاوەنی وۆش و بیری کاگرکی غەیک و ناکین وێنەی بەرگ و دڵ پاکین مامۆستایە غابەرمان فەرمانی لەسەر کەرمان ئیتر ئەبێ ئەبێ بخوێنی بخوێنین لەگانین لە بن بێنی ئافرین یە چەپڵێک قای بۆ سایەکیان هەر بشی دەست خۆش هودا هودا بله هودا نووری بله چۆنی باشم ئەحواڵە چۆنە والله الحمد لله ئافری هوداگیان هودا بله تۆ لە پۆلی چەنی شش لە پۆلی شاش ئافری هودا بله گوندەکەی ئێوە شوێنێکی خۆشە وایە بله باشە لە وەرزی بەهار و ئەوانەیە خەڵکیە بۆ مناوە بۆ گەشت و سەیران بله ئەی تۆ خۆچی بۆ گەشت و سەیران بله باشە ئەو پاشە ڕۆیانەی ئەو پاشماوانەی پێمانە لە سەیرانەکە کە لێمان زییا بێ و بێ فڕێی پێویستە چۆن فڕێی بێ پێویستە بێنینەوە لەگەڵ خۆمان و دای بکەین ناتەنەکەی زەبم ئافرین پێویستە لەگەڵ خۆمانە کۆیکەینەوە دواتر بیکەینە تەنەکەی زەبڵەوە باشە بۆ و کارە بکەین بۆ لە شوێنی خۆی فڕێنی لەبەری پاکوخایانی ژێکەکەمان ڕابگرین ئافرین دوای ژینگەی کوردستان تێگەچێ ناخۆشە بێ پیسە بێ وایە وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ و دایکیان ستایش بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم هەر پشی ستایشگیان ستایش بەڵێ باشە بۆ ئەوەی ڕێژەی ئۆکسجین لە هەوایە زۆر بێ ئێمە پێویستمان بە چییە بێ دەبێت دار بچێنی ئافرین پێویستمان بە چاندنی دارە وایە بەڵێ ئەی باشە تۆ لەگەڵ هاوڕێکان تا هیچ ساڵی هەوڵە یاوە دار بچێنی بەڵێ تا ئێستا چەند دارت چانوە تا ئێستا زۆر بۆچی ئەم ساڵیش لە کاتی وەرزی دارچاندنا بۆ خۆ دار ناچێنی بەڵێنم پێی بەڵێ لەگەڵ هاوڕێکان تا دار بچێنی بەڵێ زۆر باشە کەواتە کە دارت چان وێنەی بگرە بینێرە بۆ پەیجەکەی ئێمە پەیجەکەمان ناوی زیتەڵە تیڤە باشە باش ئەتوانی بینێری بۆ ئێمە ئێمەش لە لای خۆمان بڵاویەکەینەوە باشە باش یەک چەپڵێک قایم بۆ ستایی تینا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم تینا گیان بەڵێ تۆ لە پۆلی چەنی چوار چوار ئافرین هەر بشی تینا بەڵێ لە گوندەکەی ئێوە پەلەوەری لێ پەلەوەر بەخێوەکەن وەکو قەل و قاز و مریشک و شتانە بەڵێ ئاها باشە سوودی مریشک و کەڵەشێر و قەل و قاز چییە؟ سوودیان شیرەکەی گۆشت مریشک شیری هەیە؟ نەخێر ئەی سوودی چییە؟ هێلکە ئافرین بۆ هێلکەکەی سوودی هەیە وایە؟ وایە کەواتە ئێمە ئەتوانین سوود لە قەل و قاز و مریشک و ئەم شتانە وەربگرین بۆ هێلکەکەی بۆ گۆشتەکەی وایە؟ وایە ئافرین تینا بەڵێ تۆ چی فێر بوو لە قوتابخانە؟ شتی زۆر فێر بوو ئەی هۆراوە گۆرانی فێر بووی؟ بەڵێ ئادی هۆنا وەراوەیەکمان بۆ بڵێ دەی کوردستان پیرەمێر دێتوە قوتابخانەی گوندە لە حەوشەکەدا ڕاوەستا دەوریان لێدا مامۆستا ها خاڵە گیانچیت گەرەکە ها خاڵە پیرەمێردی بەستە زمان کە لاواز بوو بووە گۆچان وتی تخوا مامۆستاگیان فێرم ناکەی چۆن بنووسم کوردستان ئافرین ئەمە لە قوتابخانە فێر بووی؟ بەڵێ زۆر زۆر باشە پێویستە ئاوا مناڵ لە پۆلا گرنگی با بە هۆراوە چونکە هۆراوە شتێکی زۆر باشە بۆ مشکی مناڵان وایە؟ وایە ئەفرین یەک چەپڵێک خەمی بۆ لێبەر ئەفرام ئەفرام بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئەفرام گیان هەر بشی ئەفرام یان تۆ لە پۆلی چەنی شش لە پۆلی شەش بەڵێ ئەی ئافرین ئەفرام بەڵێ لە وەرزی زستانە گوندەکەی ئێوە ساردا هەرەوەڵا زۆر زۆر نا ئەوە مام ناوەند مام ناوەندە
باشە ئەبێ خەڵکی گوندەکان لە وەرزی زستانە دار ببرنەوە بۆ خۆگەرمکردنەوە ناخێر کارێکی غەڵەتە بۆچی چکە دایکە ژینگە ناشینە بێگەردا بکرینەوە ئافرین ژینگەکەمان ناشرینە بێ ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە ئاو هەوا ناخۆشە بێ وایە وایە هەر بژیت یەک چەپڵی قایم وەفرا ئانا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ئافرین ئانا جان بەڵێ لە پۆلی چەنی چوار هەر بژیت پۆلی چوار ئەزانی ئێمە مناڵمان ئەمڕۆ زۆر بوو لێرە لە پۆلی چوار بەڵێ ئافرین ئانا بەڵێ باشە پێم بڵێ ئێمە لە دوایەوەی کە چوینەوە بۆ ماڵەوە لە قوتابخانە پێویستە دوای ناخواردن چی بکەین یەکسەر ڕاکەینە دەرەوە بۆ یاریکردن نەخێر پێویستە سعید بکەین ئافرین پێویستە ئێمە وانەکانمان بخوێنین پێویستە سعی بکەین بۆ ئەوەی بۆ ڕۆژی دواتر خۆمان ئامادەکەین باشە منە لەگەر سعی نەکات و خۆی ئامادە نەکا بۆ خوێندن سەرکەوتووە بێ یان چی لێ نەخێر سەرکەوتو نابێ سەرکەوتوو نابێت دەرناچێ وایە وایە ئەی باشە تۆ لێرە کە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە چیەکەی ڕۆژانە سعیەکەم سعیەکەی ئەی چ کاتێک یاریەکەی ئەو کاتێک کە لە سعی تەواو بوو ئافرین ئەو کاتانە کە لە سعی تەواو بووی ئەبێ کەمێک یاری بکەی بۆ ئەوی مێشکیش زۆر مادوو نەبێ بەوانەکانەوە وایە وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ ئانا ئیمان بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئیمان جان بەڵێ تۆ لە پۆلی چەنی یەک یەک ئەی کە بچکۆ لەو جوانە ئەم ساڵاتۆتە پۆلیەک وایە وایە ئافرین ئیمان بەڵێ باشە تۆ کە لە قوتابخانە ئەڕۆیتەوە بەسەر شۆستەکەیە ڕۆیان بەسەر جادەکەیە بەسەر شۆستەکەیە ئەبێ بەسەر شۆستەکەیە بڕۆین باشە ئەبێ کە ڕۆیشینەوە بۆ ماڵەوە بەڕاکردن بڕۆینیان بە هێواشی بە هێواشی بۆ ئەی بەڕاکردن بۆ نەڕۆین زووەگەین وایە وایە ئەگەر بەڕاکردن بڕۆیت چییە بێ دەکەوی لەوانەیە بکەوین و ئازارمان پێ بگا کەواتە بەڕاکردن بڕۆی کارێکی هەڵەیە وایە وایە ئافرین ئیمانجان ئیمان بەڵێ گۆرانی زانی بەڵێ ئادی گۆرانێکم بۆ بڵێ پشیلەی جوان و خرپن خێراوەرە بۆ لای من پشیلەی جوان و خرپن خێراوەرە بۆ لای من دەبڵێم یاو دەبڵێم یاو دەبڵێم یاو دەبڵێم یاو شیرم هێنا لە بری ئاو دەبڵێم یاو دەبڵێم یاو شیرم هێنا لە بری ئاو ئافرین ئیمانجان هەر بژی یەک چەپڵی قەیمی بۆ لێبان ساند چۆنی باشم ئەحواڵە چۆنە وەڵا باشم ساند بەڵێ تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین هەر بژی ساند بەڵێ باشە لە گوندەکەی ئێوە ئاژەڵی کێوی لێە نەخێر هیچی لێ نییە وەکو بەراز چەقاڵ ئەو شتانە بەس تەنها چەقەڵ لێ چەقاڵ بەڵێ باشە ئێمە ئەبێ ئاژەڵە کێویەکان بکوژین نەخێر بۆ کارێکی هەڵەیە یان ڕاستە خارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە لەبەر ئەوەی ئاژەڵەکانیش مافی ژیانیانەیە ژینگە و سروشتەکەمان بەوانەوە جوانە ئەوان هاوسەنگی زەوی ڕاگرێن وایە وایە کەواتە ئێمە نابێ ئازاریان پێ بگەێنین و نابێ بیان کوژین واسان وایە یەک چەپڵێک قایم بۆ سانگیان ئەنەس بەڵێ چۆنی باشم باشی وەڵا باشم ئەنەس بەڵێ تۆ لە پۆلی چەنی پێنج پۆلی پێنج بەڵێ. ئافرین ئەنەس بەڵێ باشە تۆ ئاژەڵ و باڵندە و ئەم شتانە و خۆشەوێ بەڵێ خۆتەزانی لە وەرزی زستانە کاتێ بەفر و ئەو شتانە ئەبارێ خواردن کەمە بێتەوە لەسەر زەوی بۆ چۆلەکە و کوکوختی و کۆتر و ئەو شتانە وایە بەڵێ باشە تۆ چۆن ناوکاریانەکەی چۆن هاوکاریانەکەم چۆن خواردنیان بۆ پەیاک گەنمیان بۆ داکەم ئافرین ئەبێ ئەو پاشماوەی خواردنانی ئێمە ئەمێنێتەوە لەسەر قاپێکا بۆیان دانین تاوەکو ئەوانیش نەی بخۆن و ئەوانیش خواردن بخۆن و برسیان نەبێ وایە وایە باشە ڕاوکردنی ئەو چۆلەکە و کۆتر و شتانە کارێکی باشە یان خراپە 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 نابێ ئازاریان بین وایە وایە ئافرین یەک چەپڵێک قایم بۆ نەس سارا بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ سارا بەڵێ تۆ پێ خۆش بواتمە گوندەکەیەوە بەڵێ
منیش زۆرم پێ خۆش بوو لەبەرەوەی هاتم لەگەڵ ئێوەی ئازیزا بووم باوڕێ سارا بەڵێ تۆ لە پۆلی چەندی 4 چوار ئەی بەڵێ. ئافرین هەر بژی سارا بەڵێ ئەدی لە قوتابخانە چی پێر بووی بزانین هۆراوازانی هۆراوەیە گۆرانی شتێکمان بۆ بڵێ بەڵێ دەی قوتابی ژیر ئێمە قوتابی ژیرین خاوەنی هۆش و بیرین شاگردی ڕێو ڕووناکین وێنەی بەرزی و دڵپاکین خامە و کتێب و دەفتەر هەر سێ دەخاینە سەرسەر پێ فێر دەبی زانستی ڕەوشتی جوان و ڕاستی مامۆستایە ڕابەرمە فەرمانی لەسەر سەرمە ئیتر دەبێ بخوێنین نەزانین لە بن بێنین هەر بژیت ئافری لە چەبڵەکانی بۆ لێبە ناڵەکان بەداخەوە بەرنامەکەمان تەواو بوو مە حەزمە کرد زیاتر لەگەڵتانە بمێنمەوە بۆی گفتوگۆی خۆشتر بکەین نەزانی بەڵام هەرەوەنە ماوەی مناڵان ئەتوانێ لەگەڵتانە بمێنێتەوە بۆ هیوایە بکە کاتێکی تر دەرفەت هەبێ بتوانم بێمەوە لاتان و گفتوگۆی زیاترکەین باشە؟ من لێرەیە کۆتاییم بە بەرنامەکە مێنا هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ